بڵاوکردنەوەی دووەمین راپۆرتی کۆمپانیای دیلۆیت بۆ وردبینی شەشمانگی کۆتایی ساڵی 2007 نەوتوغازی هەرێمی کوردستان کاردانەوەی جیاوازی بەدوای خۆی داهێنا و ئەندامێکی لیژنەی دارایی پەرلەمان بە هەوڵێکی حکوومەت و وەزارەتی سامانە سروشتەکانی دەزانێت بۆ پەردەپۆشکردنی ناشەفافی و گەندەڵیەکانیان. سۆران عومەر ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان لەسەر فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە بەرنامەی ئەمڕۆی کەناڵی ئاسمانی پەیامدا چەند ئامار و داتایەکی لەسەر راپۆرتەکەی کۆمپانیای دیلۆیت و پرۆسەی بەرەمهێنان و فرۆشتنی نەوتی هەرێم ئاشکرا کرد. ئەمەی دیلۆیت پێی ناوترێ راپۆرت، ئەمە دوو لاپەڕەیە، تەنها دوو لاپەڕەیە. ئەمە پێشتر وەزارەت خۆی بەبێ پارە بڵاوێ کردەوە هەر ئەمانە بوو. سۆران عومەر ئاشکرای کرد کە لە شەشمانگی کۆتایی ساڵی ڕابردوو بەپێی داتاکانی وەزارەتی سامانە سروشتەکان 90 ملیۆن بەرمیل نەوت بە 44 دلار فرۆشراوە، لەو 44 دلارش تەنها 21 دلار گەڕاوەتەوە خەزێنەی حکوومەت. لە فرۆشی ئەم نەوتە بەپێی راپۆرتەکەی دیلۆیت بڵێ کە 90 ملیۆن بەرمیلە بە بۆری و بە تەنکەر و بە ناوخۆ بە پاڵاوگەکان لە هەر بەرمیلێگەوەی بۆ حکوومەتی هەرێم گەڕاوەتەوە بۆ دارایی 21 دلارە. خۆیان ئەعترافەکەن لە راپۆرتەکەیان کە 44 دلاری سافیان بۆ ماوەتەوە. یعنی لە هەر بەرمیلێکی نەوت 23 دلار نەگەڕاوەتەوە ناو داهاتی گشتی. ئەگەر بە 44 دلار فرۆشراوێت نەوتی هەرێم بە 57 دلار فرۆشراوە. لە درێژەی قسەکانیدا ئەندامەکەی پەرلەمانی کوردستان ڕایگەیاند حکوومەتی هەرێم بۆ داپۆشینی ناشەفافیەکانی کۆمپانیای دیلۆیت بەکاردەهێنێت. چەند جارێکیش دیوانی چاودێری دارایی هەرێم داوای کردووە کە پرۆسەی وردبینی بدرێتەوە بەوان، بەڵام حکوومەت لە پێناو ئاشکرانەبوونی ڕاستیەکان ئامادە نیە زانیاری و داتاکان ڕادەست بکات. دیوانی چاودێری دارایی هەرێمی کوردستان لە پێشوشە ئامادەی دەربڕیوە و داواشی لە ئەنجومەنی وەزیران کردووە کە ئێوە بۆ پارەیەکی خەیاڵیە دەن بە کۆمپانیایەکی بیانی. توانای مرۆیی ئێمە بۆ وردبینی و چاودێری زۆر لەوە زیاترە، بەڵام لە ڕاستیە حکوومەتی هەرێم نایەوێ ئەوەی کە لە پرۆسەی ناشەفافی نەوت و نادیاری داهاتایە ئاشکرا ببێت و حکوومەتی هەرێم چاواشەکاریەکە دەیەوێت لە پەنای ئەمە بڵێ ئەمانەش تەوزیحی دیلۆیتە، ئەمانە تەوزیحە ناوازەحەکانی حکوومەتی هەرێم خۆیەتی لە پەنای راپۆرتەکەی دیلۆی تا بڵاوی کردەوە بۆی تێکەڵی کا خەڵک ئەعتیبار بۆ وەڵامی ئەو 26 پرسیارە دابنێ گوایە حکوومەت وەڵامی داوەتەوەمە ئیعتیباری ئەمەی ئیعتیبارێکی تیان نییە. سۆران عومەر باسی لەوەش کرد لە کاتێکدا دوو لیوای حکومی هەیە بۆ پاراستنی کێڵگەنەوتیەکان، بەڵام حیزب دەیان کۆمپانیایان بۆ پاراستنی کێڵگەکانی بەرهەمهێنانی نەوت دروست کردووە. پەرلەمانتارەکەی کۆمەڵی ئیسلامی ئاشکرای کرد چەند بەرپرسێکی باڵای سەربازی بازرگانیان لەگەڵ چەکدارانی داعشدا کردووە و بەرمیلێک نەوتی خاویان بە 10 دلار لێکڕیون. کارەساتێکی گەورەیە. ئێمە دوو لیوای پاراستنی دامەزراوەی نەوتیمان هەیە لە هەرێمی کوردستان، موچیان لەسەر حکوومەتە، بەڵام کۆمەڵی کۆمپانیای حیزبی بەرپرسەکان دروست کراوە بە ناوی پاراستنی دامەزراوە نەوتیەکان و پارەیەکی خەیاڵی بەو ناوە دەڕوا بۆ ئەم کۆمپانیایە. کۆمەڵێ بەرپرسی باڵای ئەمنی لە هەرێمی کوردستان لە دەڤەرێک نەوتیان دەرهێناوە، داعش نەوتی دەرهێناوە، بەرمیلی بە 10 دلار لیان کڕیوە و بە وڵاتێکی ئیقلیمیان فرۆشتووە و بە ئاشکرا و بە ڕوونی تەنکەرەکانیان ڕیز کردووە بەرەو حدودەکان لەگەڵ وڵاتێکی ئیقلیمیان. راپۆرتەکانی کۆمپانیای دیلۆیت بۆ شەفافی لە کاتێکدایە کە پەرلەمان و لایەنە پەیوەندیدارەکان وردەکاری و بڕی گرێبەستی نێوان حکوومەتی هەرێم و کۆمپانیاکە نازانێت و خودی گرێبەستەکە بە ناشەفافی و نادیاری ماوەتەوە.